بناوی خواهی گەورە و مهرەبان کۆبوونەوەی ئەمڕۆ جارە لە کارنامەی کۆبوونەوەکە دەستنیشان کراوە سێ بابەتی گرنگمان هەیە کە قسەی لەسەر بکەین بەڵام پێش ئەوەی بچینە ئەم بابەتانە دوو شت هەبوو من حەزم دەکرد عەرزی ئێوەی بەڕێز بکەم. یەکێکیان سەبارەت بە بڵاوبوونەوەی ئەم پەتەی کۆرۆنای ڤایرۆسی کۆرۆنا کە بەداخەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو لە جەژنەوە تا ئێستا بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بووەتەوە کە ئەمە جێی نیگەرانی هەموو لایەکمانەوە بزانین و بەداخەوە خەڵکێکی زۆریش گیانیان لەدەستداوە. ئێمە تاکو ڕۆژی جەژن 5 کەس گیانیان لەدەستدا بوو بەڵام لە ڕۆژی جەژنەوە یعنی لە دوای ئەوە تاکو ئێستا 9 کەسی تر گیانیان لەدەستداوە. سەرخۆشی لە کەسوکاریان دەکەین بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە بە تەمەنای چاکبوونەوەش بۆ هەموو ئەوانەی تر دەکەین کە تووشی ئەم ڤایرۆسە بوو. ئێمە وەکو حکوومەت ئەوەی لەدەستمان بووە وا بزانم تەقسیریمان نەکردووە لە ئەوەی کە خەڵک تێبکە مەترسی ئەم ڤایرۆسە چەندە و بۆ ئەو ڕێنمایی بۆ خۆپاراستن چ ڕێنمای تەندروستی بێ چاو ڕێنمانەی کە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە بۆ هاتوچوو بەریەکەوتن ئەوەی پێویست بووە باس کراوە بەڵام هەندێک جار تۆ باجی سەرکەوتنی خۆش دەدەیتەوە. پێشتر کە کۆنترۆلی ڤایرۆسەکە لە کوردستان بە شێوەیەک بوو خەڵک تەقریبەن کردنە گومانەوە کە ئایا ئەم ڤایرۆسە جێی مەترسیە یان نە ئەسڵان وجودی هەیە یان نە و بەداخەوە هەندێک جاریش بە سیاسی کرا و گومانی ئەوەیان خستە سەر ئەدای حکوومەت کە لەوانە لەبەر چەند هۆکاری تر بیانەوێ خەڵک لە ماڵەکانیان بمێننەوە و مەسەلەی موچە و ئەنواعی شتیان هێنایە پێشەوە کە بەداخەوە ما بەرپرسارە نەبووە یعنی هەر کەسێ ئەم شتانەی کردووە ئێستا بێت تەحملی بەرپرسیارەتی بکات و ئەوانەی هانی خەڵکیان بێت کە پابەندی ڕێنماکان نەبن ئێستا ئەم بەرپرسیارەتەکەوێتە سەرشانیەوە. بەڵام وەکو حکوومەت ئێمە مەجبورین دیسان هەر چۆنێک بێت تەعامل لەگەڵ ئەو مەوزوعە بکەین. من دیسانیش داوا دەکەم لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتە پەیوەنددارەکان کە ئەو ڕێنمانەی پێویستە جێبەجێ بکەن هەرچەندە لەوانە زەحمەت بێمە ژیان بوەستێنین یان بە داخستنی هەموو شت لەوانە عیلاج نەبێت لە خەڵکیش تەحملی ئەوەیان نییە بەیت هەتا لە مەڵی خۆم وازنەوە یانیش تاکو کێشەکە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر دەبێت. بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە حکوومەت ئیشکاری خۆی وەکو پێویست بکات و ڕێنماکانی خۆی دەرکات ئیجراتی پێویستیش چییە لەگەڵ وەزارەتەکان تەنسیق و تەعاونی تەواویان هەبێت کە بە چ شێوەیەک ئەمە بکرێت بەڵام بەرپرسیارەتی هەرە گەورە دەکەوێتە سەر خەڵک خۆی کە چۆن خۆیان پارێزن و پابەندی ڕێنماکان بن و خۆیان دوور بخەنەوە لە تێکەڵبوون و بەریەکەوتن و ئەو شتانەیە کە پێویستیشە لە بەستنی دەمامک و دەستەوانە و دوورکەوتنەوە لە یەکتر ئەمەش پێویستە خەڵک خۆی مراعات بکە ئەنجا ڕاگەیاندنەکانیش پێویستە زیاتر لەسەر ئەمە کار بکەن کە تاکی هاوڵاتی خۆیان زیاتر ڕێنمانە جێبەجێ بکەن و پابەندی ئەو ڕێنمانە بن. بە هەر حاڵ جێی نیگەرانیە بۆ ئێمە کە بەم شێوە بڵاو بووەتەوە بەڵام هێشتا نەچووە بچی پێم وایە هێشتا مەجالی ئەوە هەیە ئێمە بتوانین کۆنترۆلی بکەین لەوانەیە لە کۆنترۆل دەرنەچوو بێ ئەگەر